بدەن بۆ ئەو حزبە کە ئەتوانێ معاش و موچەتان بۆ دابینکە. پاژێزبوونەوەی یەکێتی لە بەڵێنی تەوتینی موچە کە بانگەشەی هەڵبژاردننی خۆی لەسەر بنیاد نابوو کاردانەوەی فراوانی بەدووەدا هاتووە بە تایبەت کە بە تووڕەییەوە خۆیان لە وەڵامدانەوەی ئەو پرسیارە دەدزنەوە و دەڵێن ئەوەکەی مەوزوعە. خوا واز لە مەوزوعە بێنن بەڕاستی ئێدای چۆنە خوات و سەری من واز لە مەوزوعە بێنن بەبە وەڵڵا مێشکی ئەم میلەتەتان تێکدا. چاودێرانی سیاسی پێیان وایە ئەم بەڵێن و هەڵخەڵەتانەی دەنگدەران لەلایەن حیزبەکانی دەسەڵاتەوە بێ متمانەیی زیاتر دروست دەکات. بەڕاستی هەردوولایەنی دەسەڵاتدار 100% مەسئولن لە بەرامبەر ئەو وعدانەی لە کاتی هەڵمەتی هەڵبژاردن بە خەڵکیان داوە. ئێستا ئایا چ بۆ خەڵک دەکەن ئەگەر نەیکەن دەکەون نەژێر پرسیار نەک تا ئێستا هیچیان نەکردووە بەڵکو تا ئێستانەیان توانیوە پەرلەمانیش کارابی و حکوومەتیش پێک بێ لە ئەنجامی ئەوەی لەسەر پشک و بەشەکان و مەناسیبەکان پێک نایەن نەیان توانێ ئەم دوو دەستگایە کارا بکەن کە ئەوەش مەترسی بۆ سەر ینی داهاتووی هەرێم هەیە. تەوتی هەموو لای خۆشیەوە چاودێرێکی سیاسی دیکە دەڵێت خیتاب و گوتاری پۆپۆلیستی لە کاتی بانگەشەی هەڵبژاردننی هێزی دەسەڵات کە کار لەسەر دەرونی خەڵک دەکات بێ متمانەی و ناومێدی زیاتر دروست دەکات. ئەو وتارەی لە حملەی هەڵبژاردن کە خەڵک دەجێڕتەوە بۆ زۆن بۆ شار بۆ خێڵ بۆ بنەماڵە وتارێکی حەقلانی لێ بزر دەبی بۆی خەڵک برێ بن ئەم وتارە کوردستانیە من ئینتیمام لۆ کوردستانەکە هەیە لۆ نیشتیمانەکە هەیە لۆ موئەسەساتێکی هەیە بەڵێ وتار لەو کاتەی تەنها دەبێتە وتاری دەیکوژم دەیبڕم دەیڕوخێنم بەڵام کوا دەیڕوخێنی زەمەنی ڕوخاندنی یەکتر سڕینەوە مایە ئایا ئەگەر بە تایبەتی هەردوو لایەنی دەسەڵات ئەگەر بۆیان بکرابایە یەکتر بسڕنەوە دەمێک بوو یەکتریان دەسەڕیەوە لە شەڕی ناوخۆ یەکتریان دەسەڕیەوە. ئەو هەجماری مەسروورە هیچ ئیسیفادەی نییە بۆ ئێمە و مەیکەن بڕۆن تاوتین بکەن. یەکێتی چەند جارێک لە بانگەشەی هەڵبژاردن و دوای بانگەشەش بەڵێنی بە موچەخۆراندا کە موچەکانیان لە بانکە فیدراڵیەکان و بە پێویستی خۆیان تەوتین بکرێت بەڵام ئێستا پاشگەز بۆتەوە و بە ئاشکرا دەڵێت ئەو بابەتە تەنها کارتێک بوو بەر لە هەڵبژاردن بۆ دەنگکۆکردنەوە و دوای هەڵبژاردنیش بۆ پێکهێنانی حکوومەت. ئیدریس محەممەد کەناڵی ئاسمانی پەیام هەولێر.